هاوڕێیان ێژام کاتتان باش. ڕیفڕەندەم پرسێکی زۆر گرنگە بە نیسبەت کێشەی کوردەوە، بە تایبەتیش کێشەی کوردی عێراق. هەڵبەت هێشتا نازانین کە ئایا دەبێ بە پرسی کوردی پارچەکانی دیکەش. لە عێراقدا چەند جارێک ڕیفڕەندەم بۆ پرسی گشت، هەر لە سەرەتایدا مەزرانی عێراقەوە. کورد وەک نەتەوەکانی دیکە فارس، عەرەب و تورک نەیتوانیوە دەوڵەتی خۆی دابمەزرێنێ. بگرە ئەو نەتەوانە هەرسێکیان لە مێژووی جیاوازدا کوردیان وەک ئامرازێک بەکارهێناوە بۆ دەستکەوتی خۆیان. لەمەدا چەند فاکتەرێک کاریگەر بوون: دیارە ئاین، نەزانی، بێئەزموونی تا دوایی. لەلایەکی دیکەوە پێکهاتەی کۆمەڵی کوردەواری. زۆر زەحمەتە بتوانین بۆ پێشەوە بچین ئەگەر ڕەخنەی زۆر قورس لە خۆمان نەگرین. بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایب بێم کەناڵە بکەن، لایکی بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن، شێری بکەن. ئەمانە هەموو پێکەوە هاوکارم دەبن لە بەردەوامبووندا. پرسی ئەم بەشە لەسەر پرسیارێکی شایان خانم شایان پاشا داڕێژراوە کە دەربارەی ڕیفڕەندەمە. پرسیارەکەی شایان خانم ڕەهەندی زۆرە، زۆر بەشیان ئاڵۆزن. دیارە ناتوانم لە تەنیا بەشێکدا هەموو ڕەهەندەکانی ئەو پرسیارە تاوتوێ بکەم. هەوڵ دەدەم لە چەند بەشێکدا هێندەی بکرێت ڕای خۆم لەسەر زۆربەی ڕەهەندەکانی بڵێم. من پرسیارەکەی شایان خانمم جارێکی دیکە داڕشتۆتەوە بۆی لەگەڵ شێوازی نمایشەکەی مندا بگونجێت. شایان خان چەند پرسیارێک دەکات کە هەموو تێک ئاڵاون. ئێستا یەکەیەکە پرسیارەکان دەخوێنمەوە. بۆچی کورد لە 2003دا کە ڕژێمی سەدام حسێن ڕووخابوو ڕیفڕەندەمی نەکرد؟ بۆچی ڕیفڕەندەمی 2017 زۆر بەزیان بەسەر کورددا شکایەوە؟ ئەمجا سێ پرسیاری کەمێک بەربڵاوتر دەکات. ئایا کورد هەروە دەمێنێتەوە تا تەواو شوناسی نەتەوایەتی خۆی لەدەست دەدات؟ ئیدی نەتەوەیەک نامێنێ پێی بوترێ کورد یان هێچکار لاواز دەبێت. ئایا ڕۆژێک دادێ کە گۆڕانکاری لە سیستەمی بەڕێوەبردنی جیهاندا بگۆڕێت بە بڕیارێک؟ شایان خان دەڵێ بڕیاری ئەنجومەنی ئاسایش کە کورد مافی خۆی دەستنیشان بکات. دوا پرسیاریش ئایا کورد هەرگیز دەتوانێت بێ بە خاوەنی دەوڵەتی خۆی یان وەک ئێستا نمونەیەکی ناشرین و شکست خواردوو دەبێ؟ پێویستە ڕۆڵی ڕیفڕەندەم لە مێژووی عێراقدا لەبەرچاو بگرین بۆ ئەوەی تێبگەین کە کورد بۆچی گەیشتۆتە ئەمڕۆ. ئینگلیزەکان لە سەرەتای سەدەی 20دا کە دەوڵەتی عێراق لە بەرژەوەندی خۆیاندا دەمەزرێنن هەموو ڕێیەکی ناقانوونی دەگرنە بەر بۆ ئەوەی ئەو دەوڵەتی کە خۆیان نەیانەوێت بەو سنوورەوە کە خۆیان دەیانەوێت دابمەزرێنن. ئەو ڕێیانەش کە ناقانوونیە دەیانەوێت بیکەن بە قانوونی. بۆ نمونە ڕیفڕەندەمی 21 کە فەیسەڵ دەکەن بە شای عێراق لەژێر پرسیاردایە. ئەم مێژۆ زۆر گرنگە بۆ کورد وەکو لایەنێکی قانوونی کە دەوڵەتی عێراقی بەسەردا سەپاوە، هەرگیز نەیویستۆ بەشێک بێ لە عێراق. لایەنی قانوونی زۆرە کە ئەمڕۆ بگەڕێینەوە بۆ دامەزرانی دەوڵەتی عێراق و پیشانی بدەین کە کورد بەشێک نەبووە، ڕایوەرنەگیراوە لە دامەزرانی ئەو دەوڵەتەدا. خۆگەر ڕاشی وەرگیرا بێت پرسە گورگانی پێکراوە. ئەدەبێکی زۆر نووسراوە لەسەر ئەوەی کە ئەو دەوڵەتە دەوڵەتێک نییە خۆڕسک بێت، بەڵکو دەوڵەتێک کە سەپێنراوە بەسەر پێکهاتەکانی. دواتر دیارە باسی ڕۆڵی قانون دەکەم لە کێشەی کورددا، هەروەها باسی شکستی کوردەکەم لە خەباتی قانونیدا بۆ بەرجەستەکردنی مافی خۆی. دواتر لە 2005دا نزیکەی 80 ساڵ لە ڕیفڕەندەمی یەکەم 2 ڕیفڕەندەم کرا. یەکێکیان باوەڕدان بوو بە دەستووری عێراق، واتە بە یەکپارچەیی خاکی عێراق. بەپێی دەستووری عێراق یەک پارچەیە، کەواتە ڕیفڕەندەمی دەستووری عێراق یەکخستنەوەی کوردستان بوو لەگەڵ عێراقدا پاشەوەی لە ساڵی 1991ەوە جیابوو بوو. ڕیفڕەندەمێکی دیکە کە ڕیفڕەندەمێکی نافەرمی بوو
لەلایەن بزوتنەوەی ڕیفڕەندەمی کوردستانەوە پیادەکرا کە ڕێکخراوێکی سەربەخۆیی مەدەنی بوو. ئەمیان بۆ سەربەخۆیی کوردستان بوو، بۆ جیاکردنەوەی یا بۆ جیابوونەوەی کوردستان بوو لە عێراق. دواتر لە 2007دا پارتی و حیزبە هاوپەیمانەکانی هێشێتی و گۆڕان ڕیفڕەندەمێکی دیکەیان کرد. ئەمە بە کورتی ئەو ڕیفڕەندەمانن کە لە مێژووی عێراقدا کراون و پەیوەندیان بە کوردەوە هەبووە. دەکرێت 3 جۆر فاکتەر دەستنیشان بکەین کە کاریگەر بوون لەسەر ڕیفڕەندەم لە ساڵی 2003دا. فاکتەرێک پەیوەندی هەیە بە دۆخی عێراق، نێودەوڵەتی و ناوچەکە. فاکتەرێکی دیکە پەیوەندە بە دۆخی عێراق و نێودەوڵەتیەوە. فاکتەری دواییان پەیوەندە بە دۆخی سەرکردایەتی سیاسی کوردەوە. ئێستا یەکەیەکە کەمێک لەم فاکتەرانە دەکۆڵمەوە. بۆچی ڕیفڕەندەم لە ساڵی 2003دا بکرایە کاتی خۆی بوو؟ ئێستا سەیری ئەو فاکتەرانە دەکەم کە پەیوەندن بە عێراق، دۆخی نێودەوڵەتی و ناوچەکەوە. لە ساڵی 2003دا دۆخێکی تایبەت لە عێراقدا هات بۆ پێشەوە کە پێشتر نەماندی بوو. دەسەڵاتی عێراق تەفروت و نابوو بوو، تاو داڕما بوو. سەرکردایەتی سیاسی عەرەبی نەما بوو. لە عێراقدا تەنیا یەک دەسەڵاتە بوو، ئەویش دەسەڵاتی کوردی بوو کە هاوپەیمانان هەموو هاوکاریەشی دەکردن چونکە هاوپەیمانان کاری بە کورد بوو. بەبێ کورد نەیدەتوانی عێراق دابمەزرێنێتەوە. ڕاستە هاوپەیمانان پرچەک بوون، توانایان نەبوو، تەکنۆلۆژیان نەبوو، خەڵکیان زۆر بوو، بەڵام شارەزای عێراق نەبوون. ئەوەی کە دەیتوانی عێراق دابمەزرێنێتەوە کورد بوو. بۆ نمونە کورد هاوکاری بنەڕەتی بوو لەوا کۆمەڵێک عەرەبی تاراوگە پەرش و بڵاو بەرێتە بەغاو لەوێ جیان بکاتەوە و بیان پارێزیە. هێزی ئاسایش پارێزی کورد سەرکردە عەرەبیەکانی پاراست، بۆی لە بەغا دابمێننەوە هەتا گوجەی خۆیان کردەوە. دیارەکە ڕێ و شوێنی خۆیان زانی، ئەو دەم هاوپەیمانانیش بوون بە هاوکاریان. بەبێ کورد ئەو کارە نەدەکرا. هاوپەیمانان خۆشیان نەیان دەزانی لە عێراقدا چی بکەن. ڕاستە لەشکرێکی زۆریان بردبوو، بەڵام خۆدەسەڵاتێکی سیاسی بە لەشکردا نامەزرێت. ئەوەی کە دەیتوانی هاوکاریان بێت تەنیا کورد بوو. بوونی هاوپەیمانان لە عێراقدا بۆ کورد لایەنێکی زۆر پۆزتیڤ بوو، چونکە بۆ یەکەم جار دەسەڵاتێک لە عێراقدایە کە کورد دەتوانێت مامەڵەی لەگەڵدا بکات. ئەویش تا ڕادەیەکی زۆر لە دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کورد تێدەگەیشت. هاوپەیمانانیش تا ڕادەیەکی زۆر لەگەڵ دۆزی کووردا هاوسۆز بوون. سەرباری هەموو ئەمانەش ڕژێمەکانی ناوچەکە لە عێراقدا باڵادەست نەبوون وەکو ئەمڕۆ. ئێستا ئێران دەسەڵاتێکی باڵایە لە عێراقدا، تورکیا دەسەڵاتێکی باڵایە لە کوردستان و دەسەڵاتێکی کاریگەرە لە عێراقدا. ئەمانە هەموو دۆخێکی نوێن کە لە خزمەتی پرسی کوردان نین. هەروەها لەو سەردەمەدا لە 2003دا هاوپەیمانان لە تورکیا تووڕە بوون لەبەرەوەی کە تورکیا بەرەی باکووری بۆ نەکردنەوە لەوێەوە پەلاماری عێراق بدەن. ئەو بەرەی باکوورە کورد کردیەوە، کورد پێشڕەویان بوو. ئەمە دۆخێکی تایبەت بوو، کورد دەیتوانی کەڵکی لێوەربگرێت، بەڵام کورد لە کیسی چوو. فاکتەری دووەم پەیوەندە بە کورد بە عێراق و بە دۆخی نێودەوڵەتیەوە. کۆمەڵگای نێودەوڵەتی لەوە بە ئاگا بوو کە کورد لە ژێر دەستی ڕژێمی سەدام حسێندا چەوسا بووە، بگرە جەنەساید کرابوو. ئەمانە هەمووی بە بەڵگەنامە هەبوون. هەروەها تێگەیشتنێکی باش لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا هەبوو لەسەر ترسی کورد لە گەڕانەوە بۆ دەسەڵاتی بەغداد. ئەمانە هەمووی پێکەوە زەمینەیەکی بەهێز بوون بۆ کورد کە بتوانێت پرسی خۆی بۆ پێشەوە بەرێت. فاکتەری سێهەم پەیوەندی هەیە بە سەرکردایەتی سیاسی کوردەوە. سەرکردایەتی سیاسی کورد پارتیوێکێتی هەرگیز جیابوونەوە یان دەوڵەت لە پرۆگرامیاندا نەبووە، بگرە هەر بە خەیاڵیشیانە نەهاتووە. جیابوونەوە و دامەزراندنی دەوڵەتی کوردی جا هەر فۆرمێکی هەبێت،
ئەوە کێشەیەکی ترە پێویستە بەڕاستی کەمێک گورتی بکەینەوە دواتر. هەرگیز لە نێو پرۆگرامی پارتیوەکێتیدا نەبووە، هەمیشە ئەوان خۆیان بە بەشێک لە عێراق زانیوە، کەواتە بۆی ئامادە نەبوون، ئەندامەکانیان جۆژ نەکردووە بە دامەزراندنی دەوڵەتی کوردی، گەلی کوردستانیان پەروەردە نەکردووە بەوەی کە ئامانجی ئەمان ئەوەیە جیابنەوە لە عێراق بە هیچ جۆرێک. جا لەبەرەوەی کە ئەگەر جیابوونەوە لە کوولەکەی تەڕیشدا نەبێت، دیارە کە عێراق دامەزرێتەوە ئەمان بە حەماسەوە بەرەو بەقاچن. گرفتێکی دیکەی سەرکردایەتی کورد ئەوەیە کە بە درێژی خەباتی چەکدار تەنها ئەوەی کردووە چەکدار بووە، هیچ ئەزموونێشی نەبووە لەگەڵ قانوونە، نەخوازەڵا قانوونی نێودەوڵەتیش، چونکە قانوونی نێودەوڵەتی هاوکاری کوردە بوو بۆ پێشخستنی پرسی خۆی. گرفتێکی دیکە ناکۆکی سەرکردایەتی لە کوردستان لە نێوان تاڵەبانی و بەرزانیدا. دیارە هەردووکیان لە کوردستانە جیان نەدەبەوە، کوردستان بۆ هەردووکیان پێستە چۆلەکە بوو، ئەمان پێویست بوون یەکێکیان بچێتە عێراق، ئەوی کەیان لە کوردستاندا بمێنێتەوە، دواتریش هەروایان کرد. گرفتێکی دیکەش لە ناو خودی حیزبەکانە خۆیاندا هەبوو، زۆر ناسمە وردەکاریەکانەوە. بەغداد یان عێراق ئەتوانی بڵێ تا ڕادەیەکی زۆر وەکو ئێکسایل بەکارهات، وەکو مەنفا. هەندێک کەس هەبوون ڕەنگە بە ئینگلیزی پێڵێن هێڤی وەیتی پارتیش و یەکێتیش کە ئەگەر لە کوردستاندا بمانایەتەوە لەگەڵ سەرکردایەتی سیاسی ئەو دەمەدا ناکۆچی دەکەوتە بەینیان. بۆیە ئەمانەیان نارد بۆ بەغا بۆ بیانوەی گوایە پرسی کورد لە بەغدا زۆر گرنگە. ئیدی بە جۆرێک سەکۆی سیاسی و سەرکردایەتی و ئابووری و تا دوای کوردستان بۆ خۆیان جێما. هەڵبەت کە لە بەغداش بوون، پارتی و یەکێتی کۆک نەبوون، وەکو دوو دەسەڵاتی جیاواز لە بەغدا بوون. نەیانتوانی بوو بە درێژی ئەو ساڵانە لە 1990ەوە تاکو 2003 دەسەڵاتێکی مەدەنیدا بمەزرێنن. هەر سەرقاڵی جەنگ بوون، یەکتریان دەکوشت. ئەمانە هەموو پێکەوە دۆخێکی وای گونجان کە ساڵی 2003 دەرفەتێکی زێڕین لەدەست گەلی کوردستان بچێت. دیارە بەرپرسی سەرەکیش پارتی و یەکێتیە. لێرەدا کۆتایی بەم بەشە دێنم. لە بەشەکانی داهاتوودا ڕەنگە لە بەشێکدا یا لە دوو بەشدا باسی ڕیفڕەندەم بکەم لە 2005 و لە 2007دا. دەگەڕێمەوە بۆ پرسیارەکەی شایان خانم بۆی بزانین لەم بەشەدا چیمان تاوتوێ کرد. پێدەچێت ئێمە تەنیا پرسیاری یەکەممان تاوتوێ کرد بێت. 4 پرسیاری دیکە ماوە لە بەشەکانی داهاتوودا، هەر دەرفەت هەبێ تاوتوێیان دەکەم. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.